باش لەسەر ئاسایشی نەتەوەیی هەرێمی کوردستان و هەوڵەکانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی من میوانێکم هەیە دکتۆر شوانشوانی پسپۆڕی ئاسایشی هەرێمی لە ستۆدیۆ. دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس دکتۆر ڕەنگە خەڵکێک بپرسێت بەشداری سەرۆکوەزیران لە کۆڕبەندی داڤۆس گرنگی بۆ پێگەی هەرێمی کوردستان چی؟ زۆر سپاس بۆ میوانداریە. من ئەمێ بە سێ خاڵ وەڵامی ئەم پرسیاری بەڕێستان بدەمەوە. هەرێمی کوردستان و ئاسایشی هەرێمی کوردستان پارێزراوە بێ بە سێ فاکتەر لەژێر ڕۆشنای ئەم گۆڕانکاریانی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگوزارێ. فاکتەری یەکەمەوەیە یەکگرتووی ناوخۆی هەرێمی کوردستان کە ئێستا کە جەنابی سەرۆک بارزانی سەرپەرشتیەکە یەکێکە لە هەوڵە هەرە گرنگە استراتیژیەکان بۆ بەهێزکردنی ئاسایشی هەرێمی کوردستان. فاکتەری دووەم بریتیە لە پێشخستنی و پێشکەوتنی ئابووری هەرێمی کوردستان کە پەیوەندیدارە بە کۆڕبەندی داڤۆسەوە ئێستا دێمەسەری. خاڵی سێم بریتیە لە بەدەستێنانی پاڵپشتی دەرەکی بۆ هەرێمی کوردستان. ئەگەر تەمەشا بکەین سەردانی جەنابی سەرۆکی حکوومەت و ئەو شاندەی کە لەوێن لە ساڵانی ڕابردوو تاوەکو ئێستاکە لە کۆڕبەندێکی گەورەی ئابووری سیاسی وزەیی ژینگەیی تەکنەلۆژی لە ئاستی یەکجار باڵایە لەلایەکەوە هەوڵدانە بۆ هێنانی بەرژەوەندی دەوڵەتان، پێشخستنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان، هەنگاونان ڕوە و گەشەی ئابووری کە ئەمە بە ڕێگەیەک لە ڕێگەکان بریتیە لە هەنگاوێکی ئاسایشیانە بە پلەی ئیمتیاز. کاتێک کە تۆ بەرژەوەندی دەوڵەتانی دەرەکی دەهێنیتە ئێرە، کۆمپانیا گەورەکان دەهێنی لێرە ئێستسمار بکەن و بەرهێنان بکەن لە بواری جیاوازە. لەلایەکەوە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان گەشاکە، لەلایەکی دیکەوە بەرژەوەندی دەوڵەتانی هێنی کە ئەتوانن کەوانلێکی بەردەوام بن، پێڵەن بەرژەوەندی دوولایەنە. هەنگاوێکی دیکە کە یەکجار گرنگە و هەنگاوێکی ئاسایشیانی دیسان بە پلەی ئیمتیاز بۆ هەرێمی کوردستان بریتیە لە بەدەستێنانی پاڵپشتی دەرەکی لە کۆڕبەندی لەو شێوەی جیهانی کە لە ساڵی 1970ەوە نزیکەی 55 ساڵە ئەم کۆڕبەندە ساڵانە دەبەستێت. نزیکەی 3000 سەرکردەی جیهانی لە ئاستی جیاواز بە دیپلۆماتکار و سەرکردەی وڵاتانەوە بەشدارە بن، جیا لە بە هەزاران بازرگان و خاوەن کۆمپانیای یەکجار گەورە. تۆ لەو دانیشتانە و لە سایتلان و لە پراوێزی کۆنفرانسەکانە هەمیشە دیدار و گفتوگۆی دوولایەنە هەیە کە هیچی کەمتر نییە لەوەی کە تۆ لە ناو هۆڵی سەرەکی کۆڕبەندەکە گفتوگۆ بکەیت. لەم دانیشتە پراوێزانەی کە جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ دەوڵەتانی زلهێزە لەگەڵ هاوپەیمان و دراوسەکانی ئێمە بە تایبەتی لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوە چکە دوێنێ زۆربەی دیدارەکانی جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ دەوڵەتانی کەندا و دەوڵەتانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو کە یەکجا گرنگە لە ژێر ڕۆشنایی ئەوەی کە لە سووریا ڕۆدا. بە مانایەکی دیکە لە بڕی ئەوەی دەوڵەتان بێن بڕیا بدەن لەوەی کە ئێمە چ جۆرە ئەکتەر و کارێکتەرێک بین، جەنابی سەرۆکی حکوومەت دیدگای هەرێمی کوردستان و ڕۆڵی هەرێمی کوردستان شی دەکاتەوە لە زاری خۆیان و هەوڵەدا تێڕوانینێکی هاوبەش دروست بکات لەوەی کە بۆ ئەم قۆناغا هەرێمی کوردستان چۆن ئەتوانی هاوکار بێت. لە راپۆرتەکەتانە زۆر جوان ئاماژی پێدراوە ئەوەی لە ناوچەکە دەگوزارێ پرسێکی تەواو ئاسایشیە، هاوکێشەیەکی نوێ هاتوۆتە ئاراوە. هەم ئەو دەوڵەتانی کەوا لە ناوچەکەن کاریگەر دەبن بۆ ڕووداوانی ڕوویانداوە، هەم کاریگەریان هەیە لەسەر ئەو ڕووداوانی کە ڕۆدەن. بە مانایەکی دیکە هاوکێشەیەکی ئاڵۆزی ئەمنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە بە تایبەتی پاش ڕۆیشتنی ئەسەد کە دەوڵەتان هەمویان لە هاوکێشەیەکی پێکەوە هەڵبەستراون کاریگەریان لە سێکتریا هەیە. ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەتوانین کاریگەریەکی باشمان هەبێ بۆ لەبەرەوەی کۆمەڵێ بەهای هاوبەشمان هەیە، کۆمەڵە تێڕوانینی هاوبەشمان هەیە لەگەڵ دەوڵەتانی کە کاریگەرن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە سووریا. ناوچەکە بە ململانێ و ئاڵنگاری و ئاڵۆزێکی زۆرە تێپەڕێت. کورد چۆن نەتوانێت ئەم هاوسەنجیە ڕاگرێت لە نێوان ئەوەی کە لە ناوچەکە ڕوو ئەدات و ئەوەی لە دەوروبەرمانەوە هەوڵیان لەگەڵەدەین بۆ پاراستنی ئەم هاوسەنجی؟ سوپاس دکتۆر گیان، پرسیارێکی زۆر جوانە. ئەمە ئەم باتەوە سەر فاکتەری یەکەم کە کاریگەرە بۆ مانەوەی هەرێمی کوردستان بۆ پاراستنی و بەهێزکردنی ئاسایشی هەرێمی کوردستان. طبعاً هەرێمی کوردستان وەکو کارکتەرێک لە ناوچەکە لە ڕابردووە تاوەکو ئێستاکە یەکێک لەو خاڵە سەرەکیانی کە وای کردووە بەردەوام لە ڕووی ئاسایشیەوە باشتر بێت ئەوەیە کە خۆی یەکلا نەکەوتۆ لەسەر هیچ دەوڵەتێکی هەرێمی یاخود نێودەوڵەتی، لە هەمان کاتدا هەوڵی داوە هاوسەنگیەک ڕابگرێ لەگەڵ ئەو دەوڵەتانی کە کاریگەرن لە ناوچەکە. بەڵام لە هەمە گرنگتر بۆ ئەوەی هەرێمی کوردستان بتوانێت پارێزراوتر بێت و ڕۆڵی کاریگەرتر بێت بریتیە لە چی؟ بریتیە لە یەکگرتووی خطابی کوردی گوتاری کوردی لە ئێستادا کە بە بڕای من جەنابی سەرۆک بارزانی ڕابەرایەتیەکە بۆ لەبەرەوەی کارکتەری چەکجا گرنگە. ئەگەر تەماشای دوایین دیداری جەنابی سەرۆک بارزانی بکەین لەگەڵ مەزلوم عەبدیە
دیدارەکە بە ئەندازەیەک مێژوویە بە ئەندازەیەک کاریگەریی گەوری هەیە لە ئاسی ناوخۆ ئەوەی یار و نەیارە لە هەرێمی کوردستان لە کەسێکی سادە خوێندەوارەوە تاوەکو ئەگاتەوە کەسانی کە ڕەخنەگەری گەورن لەم دەسەڵاتە هەموو پێشوازی لەکەن لێرەوە هەتاوەکو ئەگاتە قامشلۆ و حەسەکە کە تیایدا ئاهەنگ دەجێڕێ بۆ لە بەرەوەی بازانی فاکتەرێکی کاریگەرە لە دروستکردنی گوتاری یەکگرتووی کوردی فاکتەرێکی گرنگە لە پاراستنی ڕۆژئاوای هەرێمی کوردستان لە بیرمان نەچێت وتمان ناوچەکە هەموو دەوڵەتان پێکەوە بەسراوە ئەو دەوڵەتانی کە هاوبەشی سنووریان هەیە ئەتوانن باشتر پێکەوە لەکتر تێگەیشتیان هەبێ کە ڕۆژئاوای هەرێمی کوردستان بۆ ئەوەی بمێنێتەوە و خۆی بپارێزە لەو هەڕەشانەی کە لە سووریا و لە دەرەوەی سووریاوە بۆی دێ بە تایبەتی لە تورکیاوە ئەبێت هەوڵ بدا یەک دیبلۆماسیەت بگرێتە بەر دوو ڕۆڵی هەبێت لە نووسینەوەی دەستوری سووریا سێ باشترین پەیوەندی لەگە هەرێمی کوردستان نابێت چونکە هەرێمی کوردستان عمقێکی استراتیژیە بۆ ڕۆژئاوا بۆیە بە بڕای من هەم بۆ هەرێمی کوردستان و هەم بۆ ڕۆژئاوای کوردستان باشترین هەنگاوەکان ئەو هەنگاوانن کە ئێستاکە دەهاوێژێن چ لە حزوریات لە ناوچەکە لە کۆربەندە جیهانەکان چ لە هەوڵەکانی جەنابی سورەک بازانی بۆ یەخستنی گوتاری کوردی باش ڕەنگە خەڵکێ بپرسێ ئێمە لە ناوخۆی خۆمانە لە عێراقا کۆمەڵێکی شەو گرفت و مەشاکیلمان لەگەڵ حکوومەتی عێراقا هەیە لەم کاتانەدا بەشداری کورد لە کۆڕبەندێکی گەورەی جیهانیە چه کاریگەریی بێ لەسەر چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتانەی کە لە ناوخۆی زۆر سپاس دکتۆر لە ڕابردووە لەو کاتێک کە ئێمە وەکو کیانێکی کاریگەر لە عێراق هیچ حزۆرێکمان نەبووە لە دانیشتنی دەوڵەتەکانە بەمانایەکی دیکە دەوڵەتانی کاریگەر گویان لە تێڕوانینی ئێمە نەبووە بڕیاریان داوە تەمەشای ئەویان نەکردو کە چ جۆرە دەرفەتێک هەیە لە هەرێمی کوردستان بڕیاریان داوە کاتێک تۆ جیاواز لە تێڕوانینی عێراق کە تا ئەندازێکی زۆر تێڕوانێکی دژمنکارانەیە تا ئەندازەیەکی زۆر تێڕوانینێک و هەڵسوکەوتێکە بە ئاراسی بچووکردنی کوردستان زیانی گەورەی بە هەرێمی کوردستان داوە بۆیە جەنابی سەرۆکی حکوومەت باش لەم هەنگاوەتێگا سەرباری ئەم کێشە ناوخۆیانی کە ئێمە لەگەڵ عێراق هەمانە هەوڵدان بۆ لە قاڵبدانی هەرێمی کوردستان و فدراڵەتی هەرێمی کوردستان و پێشێلکردنی مافە دەستوریەکان دەوێتی جۆرێک لە هاوسەنگی ڕابگرێت لە ڕێگەی چی لە ڕێگەی دروستکردنی پەیوەندی لەگەڵ ئەو ئەکتەرانی کە کاریگەرن لە ناوچەکە گەیاندنی ڕوئیای هەرێمی کوردستان و تێڕوانی هەرێمی کوردستان بۆ ئەکتەرانە بەوەی کە تەمەشاکەن ئەمە ڕوئیای ئێمە بۆ چێشکای ناوخۆی عێراق ئەمە ڕوئیای ئێمە بووە بۆ پاراستنی ئەمنیەت لە ناوچەکەیە ئەمە هەوڵەکانی ئێمە بۆ دابینکردنی سەقامگیری کە هەم ئەمریکا هەم فەڕەنسا هەم وڵاتانی دیکەی کاریگەری ئەوروپا هەم وڵاتانی هەرێمی بە دوای جۆرێک لە سەقامگیریان بە دوای ئەوەن لە دوای ئەم گۆڕانکاریانی کە ڕۆدەکە من ناوینانم گۆڕانکاری ڕیشەی بەڵام لە دوای سووریاوە کۆمەڵێک گۆڕانکاری ڕۆدا لە گۆڕینی هاوکێشەی هێز و نفوس هەندێک دەوڵەت کە تا دوێنێکە کاریگەریی گەورە و نفوزێکی گەوریان هەبووە کەم بۆتەوە دەوڵەتی دیکە هاتونەتە نێوە ئەماش واکاتچی هەرێمی کوردستان ڕۆڵبجێرە بەوەی کە هەوڵدان بۆ کەمکردنەوەی مرکزیەت لەلایەن هەوڵە دەوڵەتەوە پێدانی ڕۆڵ بە هەندی ئەکتەر کە لە ڕابردووە فاکتەری سەقامگیری بوون بۆیە گەیاندنی ئەم تێڕوانین و ئەم دیدگایەوە هەوڵدان بۆ پەیداکردنی دۆسایەتی دیسان دووبارەکەم و هەنگاوێکی ئاسایشیانەیە بە پلەی امتیاز کە جەنابی سەرۆکی حکوومەت زۆر بە جوانی ئەتوانێت لەو کۆڕبەندانە بیقۆزێتەوە دکتۆر شڤان شوانی پسپۆڕی ئاسایشی هەرێمی سپاس شەرەفمەندم سپاس